کۆمەلگای ئێمە ئێستاکە بەهۆی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە سیلەی ڕەحم کەم بووە، هاتوچۆی خێزانەکان و نێوان خزم و کەسان زۆر کەم بووە. یعنی ئێستا ئەگەر بێتوت و کەسێکت خۆش بێ پێویست ناکە، ینی لەسەر شتێکی بچوو لێی تۆڕەبی خۆت بۆی بڕەوە. زۆر شتێکی ئاساییە کەرەتو ئەگەر ئەتو بە خۆت لێ بچیەوە ئەوە بەکارهێنانی سیلەی ڕەحمە. پێشتر فەیسبوک نەبوو، ئێستا دەچیە میوانیەشی هەر بەبای خەریکی فەیسبوکیە. هەر قسە لەگە یەکدی ناکەن، دەستی دایتە موبایلی، خەریکی موبایلیە. پێشتر خەرێک بەڕوعم بوو، ئێستا خەرێک بێڕوعمە، هاتوچی یەکدی نمایە. هیوادارم خەرێک هاتوچی یەکدی بکاتن، ئەو خەرکە وشار بیتەوە. ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵێن ئەوەی کردووە کە پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان خودی خێزان لە نێوان خودی ئەو کۆمەڵگای ئێمە کەمێک والێ کردووە کە بەرەو دواوە بڕات، یاخود ئەو پەیوەندیە کاڵ ببێتەوە. ئەمڕۆ ڕۆژگارێک تێکەوتین ڕەحم نەماوە، سیلەی ڕەحم و بەزەیی نەماوە، جاران زۆر باشتر بوو. لەبەرەوەی ئێستا چی تەرجماڵێک درامایەک لێن کابرا مەشغوڵی دراماکەیە، ئەوە گوێ بە تۆ نایەت کە قسە و لەگەڵا بکەوە یا گفتوگۆ. لەبەرەوە ڕەحم بەتەواتی کەم بوو. هیوادارم کە ئەو دیاردەیی جانە وەک خۆی بێتەوە، چکاوێ ئەوە شتێکی زۆر باش بوو.